تەماشا باڵای گیڕی گەرمیانم سەیری بەفراوی تاڤگەی کوێستانم بەسپا قاسپی کەوچیرێکەی باران وردە شاپۆڵیکانی بەهاران دڵی وەک شەمەڵ چاو ناکاتەوە جوانی کوردستان کۆ ناکاتەوە جوانی کوردستان کۆ ناکاتەوە کوردستانەکەم بەهەشتی دنیا لە هەر شوێنێک بووم تۆ هەر لایەوە خاکی پیرۆزی جەی کەشتی ڕۆحم بۆ ڕزگار بوونت فیدایە ڕۆحم کوردستانەکەم بەهەشتی دنیای لە هەر شوێنێک بووم تۆ هەر لە دڵمای خاکی پیرۆزی جەی کەشتی ڕۆحم بۆ ڕزگار بوونت فیدایە ڕۆحم باس زۆر سپاسمان دەکەم ماشەڵڵا ماشەڵڵا ئەمە زانای زەکەری عەبدوڵڵا تۆ تەیرە کاک هاکان گیان لە مایکت پێیەتەوە زۆر بەخێر زۆر سپاس زۆر سپاس دەنگی بە زەکەریا دەچوو وانە چەڵێشێ بۆ لێدان هاکان گیان دەنگی زۆر بە زەکەری عەبدوڵڵا دەچی وەڵا خۆزگە بەو بچی وڵا پێدەچوو لەلای منەوە پێدەچوو ئەوە برادرانش با دەڵێن پێدەچوو بەڵام دەمەوە بزانم بەڵێ بە جیهاز و شتیوا دەنگی خۆت وا لێ کردووە ها زۆر دەروێ دەڵێن گۆرانی بێت بە جیهاز دەنگی خۆی دەگۆڕی وانە یا هەر دەنگت خۆی وایە وەڵی نازانم بەڵام تەکنۆلۆژیات ئێستا کاری خۆی دەکا دەکرێ هەندێک جار دەکرێ ئێستا کامەیانە جیهاز یان دەنگی خۆتە وەڵی نازانم ئێستا نازانی مادەم تێستەکەت دەکەین باشە دەتوانی بە حەی ئێستاکە کۆپلەیەکی گۆرانێکی زەکەری عەبدوڵڵامان پێ باش الله منم دەزانی ئەوین وهایە قەدارم هەمووی وەلای عیشقەیە خۆشەویستی تۆم هێلە دڵمایە چارە نووسم لەگەڵ تۆدایە نەمزانی هێندە دڵم شەیدایە بێ تۆ هەڵ ناکەم هیچ لەم دنیایە زۆر سپاس جوانە جوانە دەست خۆش زۆر سپاس کاکاکان زۆر سپاسان دەکەم بەو هیوایم بەردەوام بی و لە داهاتوشدا ببیە خاوەنی ڕێزکەی تایبەتی خۆت دەنگێکی زۆر باش تێ زۆر سپاسی دەستگای ڕوانگەش دەکەم و پیرۆزبایش لە براوەکانی دەستگای ڕوانگە دەکەم دووبارە سپاس گەلێک بەخێر بێ زۆر سپاس بەڕێزان هەر بۆ ئاگداری جەنابتان یان بەڕێستان بڵێ ئەم بەرهەمە یەکەمین جار بوو تۆمار کرا تایبەت بە ڕێوڕسمی خەڵاتەکانی ڕوانگە و بەو هیواین دوا ڕۆژێکی گەشی هەبێ کاکە هاکان بەڕێزان با بگەڕێینەوە سەر ئاشکراکردنی یان بڵاوکردنەوەی ناوی براوەکانی بەشێکی تر کە ئەمیشیان بریتە لە بەشی تاکژەنی میوزیک هەر بۆیە داوە لە بەڕێزان مامۆستا ئامانجغازی و هەروەها پرۆفیسۆر دکتۆر محەممەد زازا دەکەین تکایە بفەرمونە سەر ستەیج وەکو ئەندامانی لیژنە. زۆر بەخێر بێن کەرم بکەن مامۆستاکان زۆر بەخێر بێ زۆر بەخێر بێ سەرچاوان کەرم بکەن بەڕێزان ئێستاش ناوی ئەم سێ پالێوراوەی کە گەیشتونەتە قۆناغی کۆتایی لە بەشی تاکژەنی میوزیک ڕادەگەێنین
کە بفەرمونە سەر ستەیج ئەوانیش بریتین لە ڕۆزا ئیبراهیم ڕۆزەخان زۆر بەخێربەی سەرچاوەنجان ئەبوو ناوەڕاستەکان دیلان نەریمان هروها كمال إبراهيم زور بخير بي سرچاوجان برزان خڵاتی سێیەمی خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2017 لە بەشی تاکژەنی میوزیک دەبەخشرێتە حاڵم بە حاڵت نەبێ کەمال ئیبراهیم پیرۆزە سپاس و هەروەها خەڵاتی یەکەم لە بەشی تاکژەنی میوزیک لە خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2017 دەبەخشرێتە دیلان ئیبراهیم حتما خەڵاتی سێمیش پێشکەشە بە دووەمە ئەو بمبورە ئەو لێرە غەڵەتیان نووسیوە خەڵاتی دووەم پێشکەشە بە ڕۆزا ئیبراهیم بەڕێزان ئێستا داوا لە هاوکاران دەکەم دیاری دووەم و سێمان بۆ بێنن زۆر پیرۆزە دووبارە پیرۆزە بە چەپڵە ڕێزانیەوە ڕێنەوە شوێنەکانی خۆیان زۆر بەخێر بێن زۆر پیرۆزە هەر سەرکەوتوو بن بەڕێزان ئێستاش خەڵاتی یەکەم دابەخشینە ئەوەی کە پلەی یەکەمی بەدەستهێناوە لە خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2017 ئەویشیان کاکە دیلان ئیبراهیمە داوا لە هاوکارانم دەکەم کە دیاریەکانمان بۆ بێنن دیلان نەریمان ببورە زۆر پیرۆزە چەپڵەکانتان بۆ خاو بۆتەوە ئەمە خەڵاتی یەکەمە زۆر پیرۆزە مامۆستا ئامانجغازی پێم خۆشە بە دووسێ دێرێک ئەومان پێ بڵێ کە بۆچی کاکە دیلان شایانی پلەی یەکەم بووە ئێوارەتان باش ئێستا کاکە دیلان پێوتم کە خۆناغی دوی کۆلیژی هونەرە جوانەکانە بەڵام لە ئامادەیی چووە واتە 2 ساڵێکە خوێنوێتی بەڵام
بەڕاستی وەکو ژەنیارێکی پرۆفشناڵمان بینی چ لە ڕووی ئەداوە لە ڕووی تیمپۆوە لە ڕووی داینامیکی مۆزیکەوە لە ڕووی هەموو ئەو بابەتانێکەوە بێکەوەەوە و لە هەموو شانگرتن کەسایەتێکی هوەری زۆر بەرزی پیشاندا لە ئامێری پیانۆ کە بەڕاستی جێگای شانازیە بۆ هەمومان. دووبارە دەستیەوەش خۆش بێ مامۆستا واروەها دکتۆر محەممەد ئەگەر جەنابتان بە دووسێ دێرێک ڕاستی مامۆستا هەمان هەر باس کرد تەکنیک و ئەحساس و توانەبوون و پارچێک هەلبژارتیە تشتێکی بەڕاستی سەرێمەرە بەرز دکە ئینشاءڵڵە داهاتوودا هەر باشتر ئەو ئامادەیژی هاتیە ئەو ژێر تشتێکی زۆر باش بەڕاستی دەستیەوەش خۆش بێتن زۆر زۆر سوپاس. کاکە دیلە هەستت چۆن بوو کە ناوت خوێندراوە بە پلەی یەکەم؟ هەستێکی زۆر زۆر خۆشم هەبوو و زۆر زۆر سوپاسی دەستگای ڕوانگاکەم کە بۆ ئەم پێشبڕکێ هونەریە جوانە و زۆر زۆر سوپاسی لیژنە و دادوەرانەکەم کە منیان بە شایانی یەکەم زانی و زۆر سوپاس بۆ هەموو لایەک زۆر دڵم خۆشە. چ پەیامەکەی بۆ ئەو گەنجانەی کە ئێستا ڕەنگە حەزیان بکردا با لە شوێنی تۆ بوونە لێرە؟ چ پەیامێکم هیوای سەرکەوتنیان بۆ خوازم بە هیوای کاری باشتر بە هیوای بەردەوامی لە هونەردا قەت نەوەستن زۆر سوپاس بۆ هەموو لایەکیش. دەست تۆ خۆش بێت دووبارە پیرۆزە زۆر زۆر سوپاس بە چەپڵە ڕێزانی ئێوە سەیجەکەمان زۆر بەخێر بێت مامۆستایە زۆر زۆر بەخێر بێت. بەڕێزان ئێستاش کاتیەوە هاتووە براوەکانی بەشێکی تری خەڵاتەکانی ڕوانگە ڕابگەێنین کە ئەویش بەشی کورتە فیلمە. هەر بۆیە داوا لە دادوەرە بەڕێزەکان دەکەین کە تەشریف بێن و گەورەمان بکەن کە ئەوانیش بەڕێز دکتۆر دڵشاد مستەفا و هەروەها هونەرمەند و دادوەری نێودەوڵەتی شەوکەت ئەمینە. بەڵام بەداخەوە هونەرمەند شەوکەت ئەمین بەهۆی چەند کارێکی زۆر بەپەلەوە دەبوایە سەفەری دەرەوە بکە لە شوێنی خۆیەوە سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە بەجێهێشتووە کە سوپاسی دەکەین. بەڕێزان هەر ئێستاش ئەم سێ لاوەی کە توانیان لە بەشی کورتە فیلم بگەنە قۆناغی کۆتایی بریتین لە ڕابەر ئیبراهیم، و هەروەها باوەڕ نووری، و هەروەها هەردی حەسەن. بەڕێزان ئەو لاوەی کە توانی بە بەهرە هونەریەکەی ببێتە هەڵگری خەڵاتی دووەمی خەڵاتەکانی ڕوانگە لە بەشی کورتە فیلم بریتیە لە باوەڕ نووری پیرۆزە. بەڕێزان خەڵاتی یەکەمی بەشی کورتە فیلم کە لەم دوو بەهرەمەندە یەکێکیان بەدەستی دەهێنن و ئەویشیان بریتیە لە ئێستا یان دواتر ئیعلانی کەم ئێستا دڵتان تەقی کەواتە هەردی حەسەن. کەواتە لە کۆتادا خەڵاتی سێیەم پێشکەش بە ڕابەر ئیبراهیم دەکرێت لەویش پیرۆزە. نەوە لە بەڕێزان و هاوکاران دەکەن کە بتوانن دیاریەکانی دووەم و سێمان بۆ بێنن.
پیرۆزە بە چەپڵە ڕێزانی ئێوە دەگەڕێنەوە شوێنەکانی خۆیان زۆر پیرۆزە زۆر بەخێر دکتۆرجان بەر لەوەی کە خەڵاتی یەکەم بدەینە کاکە هەردی پێم باشە جەنابتان وەکو کەسانیشی ئەکادمی لە بواری سینەمادا پێمان بڵێ بۆچی ئەم کورتە فیلمە شایانی یەکەم بووە ئێوارە چەند باش لە ڕاستیە ئێمە پێوەرێکماندانە بۆ هەڵبژاردننی باشترین فیلم لە ئەم پێشبڕچەیە دوو بنەمای سەرەکیمان بۆ دانا یەکەم هەڵبژاردننی بابەت و ئەو کۆنسێپتە مرۆیانەی کە بابەتەکە هەڵێبژێرێ دووەمیان تەکنیک ئیشەکەی لە هەردوو بوارەکە سەرکەوتووە دەستی بردووە بۆ کۆنسێپتێک کە زۆر زۆر ئازایانەیە زۆر زۆر دەگمەنە گەنجێک لەو تەمەنا بتوانێت دەستکاری ئەو شتانە بکە کە تا ڕادێکی زۆر تابۆن لە کۆمەڵگای کوردیە دوێمیان لە ڕووی تەکنیکەوە زۆر سەرکەوتووە من هیوام زۆر پێێتی لە ئایندەیە ئەبێ بێچێ لەو بەرهەمەندانەی سینەمای کوردی بە دنیا ناسێت دکتۆر دەمێ پرسیارێکتر بکەم پێت وایە ئەم دەرفەتانە من تەنها مەبەستمەوەنی کە باسی دەستگای ڕوانگە بکەم مەبەستم لەوەی هەر ڕێکخرا و کۆمەڵەیەکیان هەر شوێنێک تەنانە حکوومەتیش تا چەند گرینگە کە بتوانێتن ئەم زمینەیە بڕخسێنێ بۆ ئەو گەنجانێک ئەو تاقانەیان تایە بەتایبەتی سینەما لە هەموو دنیا بۆتە ناسنامە لە ڕاستیە یەکێک لە باشترین هەوڵەکانی دەستگای ڕوانگە و هەر دەستگایەکی تریش کە بێوێت خزمەت بەم کۆمەلگایە بکە ئەوەیە کە جەخت بکاتەوە لەسەر دوو بوار پەروەردە و لاوان کە پێم وابێ کاک عەبدولسەلام لە سەرەتای وتارەکەیوتی ئەمە ئەم دوو سێکتەرەمان زۆر بە گرنگ گرتووە باشترین کارەکەن دەستان خۆش بێ بە هیوام هەمووانێتی چاو لە دەستگای ڕوانگە بکەن ئەم دوو سێکتەرە بەرەو پێشەوە بەرین کۆمەلگایەک بەرەو پێشەوە دەست خۆش بێ دکتۆر گیان گەلێک سوپاس بۆ جەنابتان زۆر سوپاس کاکە هەردی تەسەوڕت دەکرد کە یەکەم بێ بەڵێ لۆ ئەوسیقە بەخۆبوونا باوەڕم بەخۆم بوو باوەڕم بەخۆم بوو کە دەتوانم یەکەم بم خۆی باوەڕ بەخۆبنەوە بزانم قۆناغی یەکەمە وانە سەرەتایەکی باشە بۆی کە ئینسان بتوانێت سەرکەوتوو بێتن بەرنامەتەیە بۆ بڵین دوای ئەم بەرهەمە هیچ بەرهەمێشتر بەرهەم بێنی بەڵێ بەڵێ حتمەن بەردەوام دەبم ڕێگایەک گرتومە بەر دەبێت بیکەم دەست خۆش بێ پیرۆزە و زۆر زۆرش پیرۆزە داوا لە هاوکاران دەکەم کە خەڵاتی یەکەم بۆ کاکە هەردی بێنن زۆر بەخێربێن دووبارە پیرۆزە کاکاردی و دکتۆرجان دەست و چاوتان خۆش بێتن گەلە گەلێ بەخێربێن زۆر زۆر سوپاس بەڕێزان ڕەنگە زۆر بەمان ڕۆژانە گوێبیستی ئامێری دەف ببین و ڕەنگە زۆر کاتیش بە ئامێری دەف جۆش و خڕۆشێک بخێوێتە نێو گیانمانەوە ئامێری دەف ئامێرێکە کە بە پێی هەندێک سەرچاوی مێژووی حتمما دەگەڕێتەوە پێش ئاینی پیرۆزی ئیسلام ئەم ئامێرە لە بۆنەی جۆراوجۆر و ئاین پەرستی بەکار هاتووە بەڵام بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەگەر بینە سەر کوردستانیش لە جگە لە ئاین پەرستی لە بواری مۆسیقا و گۆرانی دڵداری یان نیشتیمانی بەکار هاتووە هەر بۆ ئەم مەبەستە گروپی ڕیتمی هەولێر ئەمڕۆ لە خزمەتی ئێوەدانا لە ڕێوڕسمی خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2017 تاوەکو گەشتێک بەنێو ڕیتمەکانی کوردی و هەروەها ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەن و لەگەڵ چەند نمایشێکی سەرنجڕاکێش بەو هیواین هەموو لایەکمان تاموچێش لەم گروپە جوانە وەربگرین و من بە چەپڵە ڕێزانی ئێوە ستەیجەکە بەجێرێڵم
دووبارە دەستیان خۆش و چەپڵەیەکی دیکەیان بۆی بۆ ئەم نمایشە جوان و سەرن ڕاکێشە. بەڕێزان ئێستاش بەشی هونەری ریسایکلین ڕادەگەێنین داوا لە هەردوو ئەندامانی لیژنە بەڕێز خات و تریسی فێنتۆن کە بەڕەچەڵک خەڵکی وڵاتی بەریتانیایە و هەروەها بەڕێز مامۆستا توانە عەبدوڕەزاق. بەڕێزان ئێستاش هەرسێ ئەو لاوەی کە توانیویانە بگەنە قۆناغی کۆتایی بەڕێزەوە بانگێشتیان دەکەین کە ئەوانیش بریتین لە ئاثار بەهرۆز، ئاشتی لەتیف، درود محمد قالك بخير بيه قالك بخير بيه
بەڕێزان بەپێی بڕیاری لیژنەی هەڵسەنگاندن خەڵاتی دووەم یان سێم ڕابگەێنم ئەوەی دەڵێ دووەم با دەست بەرزکاتەوە یەک دوو سێ چوار پێنج ئەوەی دەڵێ سێم با دەست بەرزکاتەوە یەک دوو سێ بە کۆی دەنگ من بڕیارمدا ئەویشیان خەڵاتی دووەم ڕادەگەێنم وەرگری خەڵاتی دووەم لە خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2017 لە بەشی هونەری ڕیسایکلین پێشکەش دەکرێت بە ئاشتی لەتیف پیرۆزە بەڕێزان خەڵاتی یەکەم لە نێوان ئەم دوو لاوە بەهرەمەندە دابەش دەکرێت ئەوەی کە دەبێتە خاوەنی خەڵاتی یەکەم لە بەشی هونەری ڕیسایکلین بریتیە لە وەش ئەو هەناسەیە ئاثار بەهرۆز پیرۆزە کەواتە خەڵاتی سێم ئۆتۆماتیکیان بۆ بەڕێز درود محەممەد داوە لە هاوکارانم دەکەم کە دیاریەکان بۆ براوەی دووەم و براوەی سێیان بهێنن تکایە چەپڵەکانتان بۆ ئاخاوە ماڵەکەی دووبارە پیرۆزە دەستان خۆش بێ و بە هیوای سەرکەوتن گەلێ بەخێر بێت زۆر زۆر بەخێر بێت سەرچاوان سپاس بۆ ئێوە Tracy hi I would like to ask you why did you choose this product to be first at Rwanga Awards? The sheer magnitude, the sheer story behind it, the evidence of emotion and art and recyclement coming together, the whole depth of the storyline, the actual velocity of even trying to pick it up, spoke of volumes of what the throne meant in the shape and how the politicians are having to deal with things. There was so much depth to this piece of art. It was just a beautiful example of emotion and art and recyclement coming together. Wow, thank you very much for your participation. Thank you. بەڕێزان هەروەکو خلاصەیە کە باسی کرد بۆ ئەو کەسانی ئەگەر تێنەگەیشتە بن دەڵێ ئەم بەرهەمە پێک هاتەیەک بوو لە لایەنی سۆزداری و هەروەها چیرۆکێکی قوڵی لە پشتەوە بوو و هەروەها تێکەڵاوی هونەر کرابوو کە ڕەنگە باسی جەنگی تیابێتن بەڵام لە هەمان کاتدا توانراوە لە جەنگەوە هونەر و داهێنان دروست بکرێتن. Thank you very much Tracy. So لێستاوە داوا دەکەی کە خەڵاتی یەکە پێشکەشی یاسەرخان بکرێتن چەپڵەکانتان بەس دەمێ بزانین بەرهەمەکەت بزەبت چی بوو و بیرۆکەی لە چیەوە سەرچاوی گرتبوو بەرهەمەکەم ئەوە بوو کە لە قەوانی دۆشکەی پێکاتوە
پاشان کورسێکم پێ دروست کردووە پاشماوەی جەنگێکی زۆر دوور و درێژ بۆ ئێستا بۆتە کورسیەک ینی ئەتوانی هەموو کەس لەسەریش ئێستادا بنیشێت. جوانە پیرۆزە و دووبارە زۆر سپاس و دووبارە بەو هیوایی کە لە کاری داهێنان بەردەوام بی بە چەپەڕێزانی ئێوە دەگەڕنەوە شوێنەکانی خۆیان. کاتیەوە هاتووە بەشێشی دیکەش لە خەڵاتەکانی ڕوانگە ڕابگەرین ئەویشیان بەشی کورتە چیرۆکە بۆیە داوە لە دادوەر و ئەندامانی لیژنەی هەڵسەنگاندن دەکەین کە دکتۆر ئازاد حەمە شەریف و نووسەر و ڕۆشنبی سەباح ڕەنجەر بفەرمونە لای ئێمە. بەڕێزان هەر لێرەشەوە داوە لە هەرسێ پاڵیوراوی قۆناغی کۆتایی بەشی کورتە چیرۆک دەکەین کە بفەرمونە سەر تەختەی شانۆ ئەوانیش بریتین لە زانە واحد ئەبوبەکر ئەحمەد ئەگزانە زۆر بەخێر بێ خێربێجان و هەروەها ڕێژنە هاوڕێ گەلێک بەخێر بێ بەخێر بێن سەر چاوان. یەکتری ماچ دەکەنەوەنە هەموو براوەکان لەگەڵ عایلەکانیان جوانە زۆر بەخێر بێ ڕێژنەخان ێ باشە گەلێک بەخێر بێن. بەڕێزان لێرەوە براوەی بەشی سێمی کورتە چیرۆک ڕادەگەیەنین کە ئەویش بریتیە لە زانە واحد پیرۆزە. بەڵام ئەوەی کە لە بەشی کورتە چیرۆک دەتوانێت ببێتە خاوەنی خەڵاتی یەکەم لە خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2017 ئەویشیان بریتیە لە ڕێژنە هاوڕێ پیرۆزە. پێشکەش دەکرێت بە ئەبوبەکر ئەحمەد لەویش پیرۆزە. داوە لە هاوکارانم دەکەم کە دیاریەکانی دووەم و سێم بێنن داوەکو پێشکەشیان بکەین. زۆر جوانە زۆر پیرۆزە دەستخۆش بێ گەلێک بەخێر بێ بە هیوای سەرکەوتن. زۆر پیرۆزە دەستخۆش بێ. کەواتە ئێستاش بەردەوەی خەڵاتی یەکەم ببەخشینە ڕێژنەکان بە چاکی دەزانم دکتۆر ئازاد حەزەکەم جەنابتان وەکو کەسانێکی پسپۆر لە بواری نووسین و چیرۆکدا
ئاماژە بۆ بدەیت بۆچی ئەم کورتە چیرۆکە شایانی پلەی یەکەم بووە. بەڕاستی پرۆسەی بڕیاردان لەسەر کورتە چیرۆکان زۆر زەحمەت بوو، چونکە 62 کورتە چیرۆکمان بۆ هاتبوو. پاش 2 جار خوێندنەوە 9 کورتە چیرۆک زۆر لە یەک نزیک بوون. بەڵام بەڕەتساوکردنی 8 پێوەەر زائیدەن 3 کە ڕوونی دەکەمەوە، پێوەرەکان ڕەسەنایەتی گۆشەنی گاز، زمان، خاڵبەندی، کێشە ململانەی ناو چیرۆک، کۆتایی چیرۆک، بابەتەکە، ئەمانە هەمووی زائیدەن 3 پێوەرکە لەگەڵ کاک سەباح خۆمان دامانا، پێوەری ڕەگەز و پێوەری تەمەن و پێوەری ئیستاتیکا جوانناسی. پاش ئەو 11 پێوەرە بڕیارماندا کە خاوەنی کۆدی 04 وابزانم، چونکە بە کۆد چیرۆکان بۆمان هاتبوو. ئەم چیرۆکە یەکەم بێ، ئێستاش خۆشحاڵم کە ئەم خاتونە براوەی یەکەمە. پیرۆزە زۆر پیرۆزە و دەست خۆش بێتن. زۆر زۆر سپاس. ڕێژنەکان تۆ چیت هەیە سەبارەت بە کورتە چیرۆکەت و کورتە چیرۆکەکەت چی لە خۆ گرتبوو؟ طبعا ئێوارەتان باش. کورتە چیرۆکەم بەناوی تۆ هەیت باسی کێشەی ئافرەتەکات لە کۆمەڵگەی کوردیا. من ئەمەویست لە ڕێگەی کورتە چیرۆکەمەوە ئەوە بگەێنم کە بڵێم ئافرەتانیش وەکو پیاوان توانیان هەیە، بەهرەیان هەیە، خەونیان هەیە، ئەبێت باوەڕیان بە خۆیان هەبێت لە بەدیهێنانی خەونەکانیانە. ئەزانم کاتم کەمە بەس ئەمەوێت بەو چەندێڕێکی چیرۆکنووسی کورد توانە ئەمین کۆتایی پێبێنم کاڵێت ئەگەر مرۆڤ توانای تێپەڕاندن و داهێنانی هەبێت ئەوە ئەتوانێت بەردەوام بێت، ئەوە ئەتوانێت ئەگەر بەردیشی بخرێتە سەر وەکو گوڵە کێویلەیەکی تەنیا ئەتوانێت سەری کەشی لەژێر هەموو قورسایەکەوە دەربێنێ. زۆر سپاس. خۆش بێت. دووبارە پیرۆزە. ئێستا داوا لە هاوکاران دەکەم کە خەڵاتەکانی پلەی یەکەم بێنن و بیبەخشینە ڕێژنەخان. دەگەڕێنەوە شوێنەکانی خۆیان. دووبارە پیرۆزە. زۆر بەخێر بێن. زۆر بەخێر بێن. گەلێ بەخێر بێن. دەرچاودا خۆشەکەن. زۆر بەخێر بێن. بەڕێزان، ئێستاش بەشێکی تر ڕادەگەیەنم. ئەویشیان بەشی داهێنانی زانستیە کە چەند بەرهەمێکی داهێنانی زانستی بۆ ئەندامانی لیژنە هاوتبوو کە جێگای سەرنج بوون. بەڕاستی خۆشە لەم کەش و هەوایە لەم وەزعی کە ئێستا هەیە گەنجان بەداهێنانەوە هەر سەرقاڵن. بەرلۆی ڕای بگەێنم با چەپڵە ڕێزانێک بکەینەوە بۆ براوەکان و بۆ تەواوی بەشدار بووان، شایانی چەپڵەن کە بەڕاستی بەشدار بوون. بەڕێزان، ئەو سێ گەنجێک کە توانیان بگەنە قۆناغی کۆتایی لە بەشی داهێنانی زانستی بریتین لە محەممەد ئازاد، ئالان محەممەد، ئەحمەد جعفەر. زۆر بەخێر بێت. داوا لە هەردوو دادوەری بەڕێز کە گوشیار و مامۆستا هاشم دەکەین کە تەشریف بێنن بە چەپڵە ڕێزانی ئێوە. بەڕێزان، براوەی دووەمی بەشی داهێنانی زانستی لە خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2017 بریتیە لە
ئەحمەد جعفەر پیرۆزە. و ئەوەی کە توانی ببێتە خاوەنی خەڵاتی یەکەمی بەشی داهێنانی زانستی ئەویشیان کامەتان یەکەم کەم محەممەد ئازاد پیرۆزە. داوا لە هاوکاران دەکەم کە دیاریەکان یان بڵێن خەڵاتەکانی دووەم و سێم بێنن بەڕێزەوە. زۆر پیرۆزان چەپڵە ڕێزان. زۆر پیرۆزە دەستان خۆش بێتن دووبارە پیرۆزە و بە هیوای سەرکەوتنی زیاتر. زۆر زۆر پیرۆزە. کاگوشیار تۆ بۆ سێمین ساڵە لەگەڵ ئێمە بەردەوابی وەکو لیژنەی هەڵسەنگاندن. با بزانین بەرهەمەکەی ئەم ساڵ چی بوو کە توانی پلەی یەکەم بەدەستبێنی و لەبەرچی ئەو شایانی پلەی یەکەم بوو؟ سەرەتا دەمەوێت بڵێم هەموو بەرهەمەکان یەم ساڵ هەمویان براون لەبەرەوەی هەر هەمویان بەرهەمی چاک بوون، ماندووبوون و شەو نخونیان کردبوو، هەمویان بیرۆکەی تیا بوو، دەستخۆشیان لێ دەکەین. ئەوەمانە ئەوە نییە کە چیان بە پلەی یەکەم دەرچوو ئەوانی تر براوانین، هەر هەمویان براون و بەرهەمی یەکەمی ئەم ساڵە تەبان بەپێی چەند بنەمایەکی زانستی ئێمە بڕیارماندا هەڵمان بژارد چێ یەکەم بێت. ئەویش بەرهەمی ئەو بەشدار بووە بەڕێزەیە کەویش بریتی بوو لە ڕۆبۆتێک کە بەپێی پێوەرە زانستیەکان خاڵەکانی تێدا بەدی دەکرا، کەویش ڕۆبۆتێک بوو کە بیرۆکەی میکانیکی و زانستی تێدا بەدی دەکرا. ڕۆبۆتەکە دەتوانێت لە چێشتخانەیە کار بکات و سوودمەند بێت و دەستخۆشی لێ دەکەین کە توانی هەوڵ بدا بۆ داهێنان کە سوود بە وڵاتەکەمان بگەێنێت. دەستان خۆش بێتن. زۆر زۆر سوپاس. تۆ هەستت چی بوو کاتێککە ناوت خوێنراوە؟ زۆر پێم خۆش بوو. هەستت دەکرد یەکەم دەبی؟ بەڵێ. چۆن؟ یعنی ئەو شتێک کە نوێکاری بوو لێرکوانە نەبوو لە شەرق ئەوسەد ئەو شتە نەبوو ڕۆبۆتێک بتوانین ڕێ لە ڕێستانێک کار بکات شتێکی سێرە. جاو خەبەرەشی ناخۆشە بۆ گارسۆنەکان کەواتە لەمەوەدا ئیش کاریان نامێنێت. نانە ئەوەندە دروست ناکەین. چۆن تۆ گارسۆنەکان دەنێری شوێنەکان ئیش دەکەن لە جیاتی کرێکارەکان وایە؟ سەڵمەت دەکەم. دەست خۆش بێتن و بەڕاستی شایانی ڕێزە گەنجێک لەم تەمەنە کە بتوانێتن داهێنانێکی لەم شێوە بکە. چەپڵەیەکی تر. ئێوە بەڕێزان پێم وابێ دەبێتە دوایین بەشمان ئەویشیان کە دەست پێشخەریکارە. دەست پێشخەریکار گرنگێکی تایبەتی خۆی هەیە لەلایەن دەستگای ڕوانگەوە. ئەم بەشە بۆ دانراوە کە گەنجانی کوردستان بتوان لەسەر پێی خۆیان بوەستن و هەروەها لە هەمان کاتیشدا کاریگەریەکی ئەرێنی هەیە لەسەر ئابووری کوردستانەوە. زۆر بەداخەوە هەردوو دادوەر و یان ئەندامانی لیژنەی هەڵسەنگاندن بە هۆی چەند کارێکی تایبەتی شەخسیەوە
کە یەکیان لە سلێمانی بوو بە هۆی نەخۆشیەوە و هەروەها ئەوی دیکەشیان بە هۆی سەرقاڵی چەند کارێکەوە نەیانتوانی ئامادە بن بەڵام داوا لە دوو بەڕێزان یەک لەوانە عەبدوسەلام مەدەنی بەڕێوەبەری جێبەجێکار دەکەین کە ئامادە بێتن بۆ سەر تەختەی شانۆ. عەبدوسەلام دووبارە بەخێر بێەوە بەڕاستی تۆ زیاترە بیل بەکارەوە زۆر بەخێر بێک و بەڕێزان هەروەکو باسمان کرد سپۆنسەرەکانمان بەڕاستی هەمیشە هەوڵیان داوا پشتگیری ئێمە بن بۆ ئەم پرۆژەیە و بە تایبەتی نوێنەری سپۆنسەری ئەڵماس کە نوێنەری گۆران گروپە کاک هێمن ڕۆژبەیانی داوای دەکەین کە بفەرمێ بە چەپڵە ڕێزانی ئێوە. بەڕێزان ئەو سێلاوەی کە کەوتنە قۆناغی کۆتایی لە دەست پێشخەریکار لە خەڵاتەکانی ڕوانگە ئەوانیش بریتین لە سالار فایە علي بيرجع برسيدان بتاقدي شغلتان نماو محمد سلام كلك بخير بي بەڕێزان خەڵاتی سێم لە بەشی دەست پێشخەریکار پێشکەشی ئەو گەنجە دەکرێت ئەویشیان بریتە لە سەهەن عەلی پیرۆزە. بەڵام خەڵاتی یەکەم بە پێی بڕیاری دادوەران پێشکەش دەکرێت بە محەممەد سەلام. خەڵاتی دووەم پێشکەشە بە سالار فایە. داوا لە بەڕێزان دەکەین کە دیاریەکان بێنن بۆ براوەی دووەم و سێم. نوێنەری گۆران گروپ ئەمڕۆ کە ئامادەبوونا لە ساڵانی ڕابردوو وەروەها لە چەندین پرۆژەی دیکەش ئێوە هەمیشە هاوکار و پاڵپشتی دەستگای ڕوانگە بوونا. بۆچی پاڵپشتی دەستگای ڕوانگە دەکەنەوە؟ یا بڵێ پرۆژەکانی دەستگای ڕوانگە لە ئێوە چییە؟ سەرەتا بەخێراتنی گشتمیانە بەڕێزەکان دەکەین. کاک زیرەک ئێمە وە بزانم بووینە بەشێک لە ڕوانگە. حتمەن وایە.
زۆر بە پێ خۆشحاڵیەوە بەشداری لە گشت بۆنەکانی ڕوانگە دەکەین و زۆر پێ خۆشحاڵین بەوەی کاوە ببینین گەنجەکانمان گەیشتونەتە ئەو ڕادەیە بەڕاستی زۆر زۆر سپاس دەستەکانتان خۆش دەستێەوە خۆش بێ هەمیشە بەردەوام بن و نمونەتان زۆر بێ گەلێک سپاس ئێستا داوە لە بەڕێزان دەکەین کە خەڵاتی یەکەم بێنن بۆ کاک محەممەد منەوە بوو کە یەکەم ڕێستورانتی خواردنی تەندروست بۆ کەسانی کە لەشیان کێشی لەشیان زۆرە یانەوێ لەشێکی ڕێکوپێکیان نەبێ و لە نەخۆشی دوور بن شتێکی جیاوازە لە هەموو دنیا هەیە بەزم لە کوردستان نەبوو تا ئێستا دوو لقمان کردوتەوە بە تەمای لە هەموو کوردستان بیکەینەوە ئینشاڵڵا دەستان خۆش بێتن و بەو هیوایان کە سەردانی ئەم ڕێستورانتە تەندروستە بکەن داستان داستانی خۆمان بچیتوانێت پێویستی پێ هەیە تۆڵێک تەندروست بێتن پامێکشم هەیە فەرموو پامی من بۆ هەموو گەنجێکی کووردە ئەوەیە کە متمانە بەخۆبوون بدایەتی هەموو شتێکە کە ئەگەر متمانت بەخۆت نەبوو ئەوە ئەفەوتەی و ڕێت لێ تاریکە بێت لەو کاتانی کە زۆر ڕێت تاریکە متمانە بەخۆبوون ڕزگارتەکە لەو کاتانش کە زۆر کە سیقەی پێت نییە دەبێت خۆت سیقەت بەخۆت هەبێت و دواتر ینی هیوادارم هەموو گەنجێک هەوڵ بدا و بگات بە ئامانزی خۆی دەست خۆش بێتن دووبارە پیرۆزە بە چەپڵە ڕێزانی ئێوە دەگرێنەوە شوێنەکانی خۆیان زۆر پیرۆزە گەلێک بەخێر بەڕێزان پێم وایە کاتی ئەوە هاتووە سەرنجتان ڕابکێشین بۆ نمایشێکی زۆر زۆر سەرنجڕاکێش ئەو نمایشە لە وڵاتی یۆنانەوە هاتووە بۆ کوردستانی ئازیز دەتانخێنە نێودنیای سەما بەڵام لە ئەرزنا بەڵکو لە هەوا سەمای ئاکرۆبات پێشکەش دەکرێتن لەلایەن دوو خانمە سەماکەری یۆنانی کە تایبەت بە خەڵاتەکانی ڕوانگە هاتوونەوە تەشریفیان هێناوەتە هەولێری پایتەختی کوردستان ئەویشیان ئانا و دانیتایە بەو هیواین چەند ساتێکی خۆشی لەگەڵدا بەسەر برن.
Wow, wow, wow. Made it, man. ام چپلکما معنای چی؟ Come on. دوباره مادام چپلکاتن او نخاوه دوباره ناکەینەوە. بەڕێزان ناوی خۆم لەبیر بکەم هەرگیز سوپاسی سپۆنسەرەکان لەبیر ناکەم. هەروەکوی کە باسمان کرد کە کاک عەبدوسەلامیش ئاماژەی پێدا. ئەم پرۆژەیە لەسەر بوون و نەبوون بوو بیکە یان نەیکەین لەبەرەوەی کە ڕووبەڕووی کۆمەڵی قەیرانی دارایی بووبووینەوە وەکو هەموو لایەک، بەڵام سپۆنسەرە بەڕێزەکانمان هاوکاریان کردین کە ئەوانیش بریتین لە گۆران گروپ وەک سپۆنسەری ئەلماس چاپڵا، سپۆنسەرە زێڕینەکان ئەندازیاری ڕنگ، ئێدیکۆ، وتێلی نێودەوڵەتی هەولێر، جین پاوەر، GEG، هێمن گروپ، هەی ئافرم، هیوا هۆڵدین، ئایکۆن، کۆرەک تەلیکۆم، لێگەسی، ئاوی لایف، مۆنۆ ئارت، ئۆریێنتەڵ ساون و هەروەها دەستگا ڕاگەیاندنەکان لەسەروی هەموویانەوە کە شایانی چاپڵەیەکی قایمە تۆڕی میدیای ڕووداو کە ئێمە هەرگیز هەوڵ و پاڵپشتەکانی ئەوان لەبیر ناکەین و لە هەمان کاتدا نێت TV، کورد ماکس، وار TV کە ڕاستەوخۆ گواستیانەوە ئەوانیش، کوردستان TV، دهۆک TV، بابیلۆن FM و هەروەها دەستگای دواڕۆژ و ئێم رادیۆ بزنس مەگەزین. دووبارە پیرۆزبایی لە تەواوی براوەکان دەکەین و دەستخۆشی لە بەشداربووان و سوپاسی ئەندامانی لیژنە دەکەین. بە یەک بڕگە کۆتای بەڕێو ڕسمەکە دێنین، ئەو بڕگەیەشیان بریتە لە بانگێشکردنی تەواوی خۆبەخشەکان کە هەمیشە لە تەواوی بۆنەکانی ئێمەدا هاوکارمانن، پاڵپشتمانن. یەک وێنەی جەماعی لە پێش چاوی ئێوە دەگرین، تکایە بفەرمونە سەر تەختەی شانۆ بە چەپڵە ڕێزانی ئێوە. ناسەکانی دەستگای ڕوانگە کە شەو و ڕۆژیان خستە سەریاک تاوەکو ئەم پرۆژەیە سەر بکەوێتر داوایان لێ دەکەین لە پێشەوە ڕیز بگرن. زۆر سوپاس. هەموو لایەک بەخێر بێن. زۆر سوپاس بۆ ئامادەبوونی ئێوەش. سەفەر سەلامەت ئەوانێک کە دەگەڕێنەوە. کوردستانێکی ئاوەدان بە یەکەوە جوانین، بە یەکەوە دەژین تا ئەو ڕۆژەی خەونەکانمان دێتە دی. دووبارە بەخێر بێن.